ڕاوێژکاری پێشوو ڕیشی سونەک و وەزیری دەرەوەی ئێستا لیز ترۆس لە هەوڵی زیدیدان جێگای بۆریس جانسن بگرنەوە کە زوویەکی ئەم مانگەوازی لە پۆستی سەرۆکوەزیری هێنا. کەمتر لە 200,000 ئەندامی پارتی کۆنسەروەتیڤ لە چەند حوتوی داهاتوودا بۆ هەڵبژاردننی سەرۆکوەزیری نوێ دەنگ دەدەن. باجدان و بەرزبوونەوەی بایشت و مەکباڵی بە سەربانگەشەی نێوخۆیدا کێشاوە، بەڵام سەبارەت بە ڕێبازی دەرەوە تیشتی زۆر خراوەتە سەر چین. لە دەمەتەقەیەکی ئەم دوانێ سەر تەلەڤیزیۆن ترۆس کوتی کۆنتترۆلی زیاتر بەسەر کۆمپانیەکانی چین وەک تیکتۆکدا دەکات. ئێمە دەبێت هەناردەکردنی ڕادەی تەکنۆلۆژیا بۆ ڕژێمە سەرکوتکارەکان سنووردار بکەین وەک ئەوەی ئێستا دەیکەین. ئەو وەزیرەی دەرەوە بەڵێنیدا هەڵوێستی تونتر بەرامبەر بە چین بگرێتە بەر. دوای پێشێلکاریە ترسناکەکانی ژینشانگ، دوای کردەوە ترسناکەکانی سەر هۆنگکۆنگ و هەرە تونتتیژی ئەم دواییانە کە چین لەگەڵ رووسیا کار دەکات و لە بنەڕەتدا لە شەڕی مەترسیداری ئۆکرانیادا هاوکارێتی دەبێت هەڵوێستی تونتر بگرینە بەر. ڕیشی سنەک وەک نەیاری ترۆس چین بە هەڕەشەی سەرەکی بۆ ئاسایشی نێوخۆیی و جیهانی دەزانێت. وەک سەرۆکوەزیران ڕێبازێکی زۆر بەهێز دەگرمە بەر بۆ دڵنیابوون لەوەی ئێمە لە پێناو بەهاکانماندا دەوەستین و خۆمان لە بەرامبەر ئەو هەڕەشانە دەپارێزین چونکە ئەوە کارێکی دروستە بۆ ئاسایشمان ئەنجامی بدەین. ستیڤ سانگ شڕۆڤەکار ئاماژە بەوە دەکات کە کاندیداکان بانگەوازی دەنگدەرانێکی دیاریکراو دەکەن. ئەندامانی پارتی کۆنەپارێز بەگشتی زیاتر لە خەڵکی بەریتانیا نیگەرانی سیاسەتی چینن. پێم وایە هەر بۆیەشە دوو پاڵێراوی سەرۆکوەزیران لەسەر چین مشتومڕیانە، بەڵام تەنها سەرنجیان لەسەر یەک پرس بوو: کێ سیاسەتی نەرمتری سەبارەت بە چین هەیە بە جێگای ئەوەی ڕێبازی بەریتانیا بەرامبەر بە چین دەبێت چی بێت. ئەو پرۆفسۆرە دەژڵێت هاوسەنگکردنی سیاسەتەکان وەک سەرۆکوەزیران لەگەڵ قسەکانی هەڵمەتەکە ڕەنگە کارێکی سەخت بێت. دەتوانرێت هەندێک پابەندبوون بە شێوەیەکی تا ڕادەیەک خێرا بەدەست بهێنرێت بۆ نمونە داخستنی پەیمانگاکانی کۆنفۆشیوس بۆ خوێندنی باڵا کە لەلایەن سونەکەوە ئاماژەی پێکراوە. پرسی ڕاستەقینە لێرەدا ئەوەیە کە ئایا لیز ترۆس وەک سەرۆکوەزیران ئەو شتانە دووبارە دەکاتەوە کە گوتبووی؟ ئەگەر بەردەوام بێت لە بەکارهێنانی دەستەواژەی جینۆسای لەسەر شینجیانگ، ئەوە دەبێتە هۆی ئەوەی لە ڕاستیدا پەیوەندی نێوان بەریتانیا و چین زۆر سەخت بکات. چین ڕەخنەی لەو ڕاوێژە گرت کە لە دەمەتەقەی بەڕێوەبەری بریتانیادا کەڵکی لێوەرگیرا. دەمەوێت داوا لە هەندێک سیاسەتمەداری بەریتانیا بکەم کە پرسێک لە چین دروست نەکەن یان بانگەشەی شتێک بە ناوی هەڕەشەی چین مەکەن. ئاکامی دەنگدانەکە 5 مانگی نوێ ڕادەگەیەندرێت. سەلاح پیرۆتی بۆ هێنری ڕێچوێل لە دەنجی ئەمریکا.